هەراسانکردنی ئەلکترۆنی لەلایەنی دەرونیەوە ئەگەر سەیری کۆمەلگای کوردی بکەین وەک ئەبینین زیاتر ئەوانەی کە ڕوبەڕووی ئەو چینی کە ڕوبەڕووی گێچەڵ و هەراسانکردنی ئەلکترۆنی ئەبێتەوە زیاتر ئافرەتان و ژنانن. بۆچی ئافرەتان و ژنان زیاتر ڕوبەڕووی هەراسانکردنی ئەلکترۆنی ئەبنەوە؟ بە هۆکاری ئەوەی ئافرەتان و ژنان لە کۆمەلگایەک دەژین کەسایەتی جیاوازی تێدایە. ئەو کەسایەتی جیاوازانە زۆری جیاواز و کەسایەتی شەڕانگێز و کەسایەتی جیاوازتری تێدایە کە ئەو هەلدەقۆزنەوە بۆ ئەوی بتوانن زەفەت بە ئافرەت بن کە لە کۆمەلگا و ژینگەکە نەیانتوانی ئەو کاتی لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە لە ڕێگەی وشەی نەشیاوەوە لە ڕێگەی پیجێک کە بە ناوی ئافرەتەوە دای دەنێ و نامە بۆ ئافرەت دەنێرێ بە بیانووی ئەوەی شتێکی پێ بفرۆشێ یان بە بیانووی ئەوەی یارمەتی بدا لە بابەتێکدا ئەوە هۆکاری ئەوەی دەبا خۆی لە ئافرەتەکە نزیک دەکاتەوە وا دەکات هەراسانی بکات بۆ وشانی کە بەکاری دێنێ لە دوای ناسینی لەگەڵ ئافرەتەکە. هیوادارم هەمومان بە شێوەیەکی تەندروست باش و تەندروستی دەرونیمان باشتر بکەین و خۆمان بە دوور بگرین لە هەراسانکردنی ئەلکترۆنی بەرامبەر کەسانی تر و بە خۆشمان پارێزین لەم کارە. سەرتان بابەتە گفتوگۆیەکی زۆر لە خۆ هەڵدەگرێت، بەڵام ئەمەوێت لێرەدا تیشێک بخەمە سەر ئەوەی کە لە کۆمەلگای ئێمەدا پێویستە هۆشیاری بدرێت بە ڕەگەزی بەرامبەر بۆ ئەوەی بە شێوازە دروستەکەی بەکارهێنانی تەکنەلۆژیا هیچ نەبێتە کێشە بۆ ئافرەتانی کورد، چونکە زۆر جار لە ڕێگەی هەراسانکردنیان لە ڕێگای نامەیەکەوە بێت یاخود ریکوێستێکەوە بێت لە ئەپەکاندا کە بەبێ هیچ سانسۆر و بێ ئەوەی هیچ لۆدێکی لەسەر بێت ئەبێتە کێشە بۆ ئافرەتانی کورد ئەگەر تەنانەت ئەگەر جوابی نامەکەشی نەداتەوە. بەڵێ لە ئێستادا پاڵنەرەکان زۆرن، بەڵام بە تایبەت نەبوونی هۆشیاری لە دروستی بەکارهێنانی تەکنەلۆژیە بەڕاستی لە ئەپەکاندا، چونکە زۆر جار ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسە ئەو ڕەگەزی بەرامبەر پەروەردەیەکی نادروست کراوە، یاخود شەڕانگێزی بە هەمان شێوە دەگەڕێتەوە بۆ شێوازی پەروەردەکردنی، یاخود کێشەیەکی ترمان هەیە لە ئێستادا کە دوو جۆر کەسایەتیە، کەسایەتی ڕاستەقینەیە کە لە سۆشیال میدیا ئەبینن کەسایەتەکە ڕاستەقینەیە، بەڵام کەسایەتێکی تر بە ناوی میزاجیەوە دێت لە هەر بەرنمەیەکدا ڕوویەکی خۆی نیشان دەدات کە زۆر جار وا دەکات کە ئافرەتی کورد پەروەردە جیاوازەکەی ئافرەتی کورد هەراسان دەکات. پرۆفیسۆر یاریدەر جوان بەهائەدین لە بەشی پەروەردە و دەروونزانی لە زانکۆی کۆیە توێژنەوەیکم کرد سەبارەت بە هەراسانکردنی ئەلکترۆنی بە دیاریکراویش جۆرەکانی هەراسانکردنی ئەلکترۆنی. هەراسانکردنی ئەلکترۆنی واتە ئەنجامدانی ڕەفتاری دوژمنکارانە و توندوتیژی بەرامبەر بە کەسانێک لە ڕێگەی ئامرازی ئەلکترۆنی سەردەمیانەوە. هەراسانکردنی ئەلکترۆنی یەکێکە لەو گرفتانی کە توێژەرانی ئێستا توێژینەوەی زۆر لەسەر ئەنجامەدەن و من ژووکە توێژەرانە بە گرفتێکی ڕۆژم زانی بووە ئەم توێژینەوەیم لەسەر ئەنجام داوە، چونکە ڕۆژانە دەیان کەس ڕوبەڕووی گێچەڵی ئەلکترۆنیە بنەوە و بە تایبەتیش بەداخەوە ڕەگەزی ئافرەتان زۆر جار ڕوبەڕووی ئەم هەراسانکردنا بنەوە. ئامانجیم توێژنەوە ئەوە بوو کە جۆرەکانی هەراسانکردنی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان پلەبەندی بکەم بۆی بزانین کامیان باوترینیانە، بەداخەوە لە 20 پلەیە بەرزترین پلەیان بەکارهێنانی کۆمنت و قسەی نەشیا و سوکاتی پێکردن لە ڕێگەی کۆمنتەوە بە تاکە کەسی وەنەتەوە لە پلەی یەکەم داهات و لە دوای ئەویش ڤیددیۆی نەشیا و بەرامبەر بە تاکە کەسی و بە گروپ وەک سوکاتی پێکردن و گاڵتە پێکردن بە پلەی دووەم دێ و دواتریش پۆستی نەشیا و بە پلەی سێم دێ کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەنجامە درێ وەکو هەراسانکردنی ئەلکترۆنی بەرامبەر بە ئەندامانی ئەم کۆمەلگایە. هەراسانکردنی ئەلکترۆنی ڕەفتارێکی شەڕانگێزیانەیە، ئەو کەسانە ئەنجامێدەن کە لە خۆ ناخی خۆیانە لە ناو دەرونیانە کەسانێکی شەڕانگێزن، ئەگەر هاتوو لە ژیانی ئاساییە ئەو کەسانە بۆیان بکرێ ئازارێکی جەستەیی بە بەرامبەر بگێنن لە ڕێگەی پیاکێشانێک لە ڕێگەی هەز ڕەفتارێکەوە بێن، بەڵام لە دنیای گریمانی ئەلکترۆنیدا ئەم شەڕانگێزیە ئەگوازرێتەوە لە ڕێگەی پۆست و کۆمنت و هەروەها ڤیددیۆی نەشیاوە ئەم شەڕانگێزیە ئەنوێنرێت و زۆر جاریش
قوربانیانی ئەم جۆرە هەراسانکردنە زیاتر ئافرەتانن بەداخەوە. طبعاً هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە زیاتر کچان و ژنان لە کۆمەڵگای خۆمانە و لە هەموو جیهان بەگشتی بە تایبەتی لە کۆمەڵگای خۆمانە ڕوبەڕووی هەراسانکردن نەبنەوە. طبعاً بەڵێ زۆر جاران دەرن ژنان خۆیان خەتای خۆیانە تووشی گەچەڵی ئەلکترۆنی دەبنەوە یان خۆیان نازان سوشال میدیا بەکاربێنە تو چەندە باوەڕت بەوەی هەیە؟ طبعاً ئەم هەراسانکردنی ئەلکترۆنیە کە بە ڕێژێکی بەرچاو زیاتر بەرامبەر بە ئافرەتانەکرێ ئەمە مەودایەکی کۆمەڵایەتیشی هەیە، بیرکردنەوەیەکی کۆمەڵایەتیشی هەیە، ئەوەیە کە دائیمەن هەمیشە بە شێوەی وەکو نێچیرێک تەماشای ئافرەتەکانەکرێت، وەکو کەسێک کە زۆر بە ئاسانی دەست برێ بۆ مافی، زۆر بە ئاسانی مافی پێشێل بکرێ. بۆیە ئەو تێڕوانینە نادروستەی کۆمەلگایە وای کردووە کە بە ئاسانیش دێت لە دنیا ئەلکترۆنیاتی گریمانیشدا لەوێشە دیسانەوە دەستەبا بۆ ئازاردان و بێزارکردنی ئافرەتان. ئەگینا ئافرەتان هیچیان کەم نێ لە پیاوان و ئەم ئامرازەکە دروست کراوە تەنها بۆ ئەو دروست نەکراوە کە ڕێگەزێکی تایبەت بەکاری بێنێ، بەڵام ئەوەی هەیە کە هەمووان نتوانین بەکاری بێنین وەکو ئامێرێکی داماڵرا و ئامێرێکی مجەڕەد ئەتوانی هەمومان بەکارێن، بەڵام کێشە لە ئەتەکێتی بەکارهێنانێکایەتی کە ئەوە زۆر جاروا ئەکە ئەتەکێتی بەکارهێنانەکەی لە ڕێگەی هەراسانکردنی ئەلکترۆنیەوە ئەو ئەتەکێتە ئەشێوێنرێت بە شێوەیەکی ناڕێک بەکارهێنرێ. ئەمیش وەک گوتم پەیوەندی بە تێڕوانینی کەسەکانەوەیە کە لە بنەڕەتدا لە خێزاندا بە شێوەیەک لەوانەیە پەروەردە کرابێتن کە زۆر گرنگی بە ڕێزگرتنی بەرامبەر و بە تایبەتی ڕێزگرتنی ژنان و ئافرەتان نەدا، چونکە ئەو ئافرەتەی کە بە ڕێزێک هەراسانێکات لەوانەیە کچ و ژن و خێزانی ئەو نەبێ، بەڵام کچ و ژن و خێزانی کەسانێکی ترن ئەگەر وا بیر بکاتەوە ئەوە هیچ کاتێ دەست نابە بۆ ئەوەی کە وەکو نێچیرێکی ئاسان هەراسانکردن ئەنجام بدا بەرامبەر بە ئافرەتەکان. دکتۆرە پێت وایە چارەسەری ئەو گرفتی پێچەڵی ئەلکترۆنی چیە و بە تایبەت بۆ ژنان یعنی بەڕای تو ژنان چی بکەن خۆی بۆ چارەسەرکردنی و ڕوبەڕووبوونەوەی هەراسانکردنی ئەلکترۆنی دوو ڕێگای سەرەکیمان هەیە. ڕێگایەکیان نافەرمیە، ڕێگایەکیان فەرمیە. ڕێگا نافەرمیەکە ئەوەیە کە پەروەردەی خێزان پەروەردەیەکی دروستی منداڵەکان بکەن بە کچیش و بە کوڕیشەوە بۆی بزانن بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکپێک ئەم ئامرازە سەردەمیە بەکار بێنن. ڕێگا فەرمیەکەش ئەوەیە کە لە ڕێگەی دەستگاکانەوە بۆ نمونە لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە طبعا وەزارەتی پەروەردە چەند ئیشێک هەڵسێ، یەکێکیان ئەوەیە کە سیمینار ئەنجامدا بۆ هەرزەکارەکان و هەروەها بۆ دایکان و باوکان بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی جوان مناڵەکان فێر بکرێن ئەم ئامرازە بەکاربێنن. یەکێکی تریشیان کار پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوەیە زیادکردنی بابەتێک بە ناوی خوێندەواری میدیایی لە یەکێک لە بابەتەکانی پەیڕێوی خوێندن تاوەکو فێر منداڵان و هەرزەکاران فێر بکرن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتاکەن. لایەنێکی تریش هەر لە فەرمیەکە ئەوەیە لیژنەی یاسایی پەرلەمان هەڵبسێ بە داڕشتنەوەی پرۆژە یاسایەک بۆ ئەوەی کە بتوانێت سزای ئەو کەسانە بدرێ بە شێوەیەکی عادلانە کە هەراسانکردنی ئەلکترۆنی ئەنجامەدەن. هەر لە نێو ئەو یاسایشدا بە شێوەیەکدا بڕێژرێت کە هەموو ئەو گۆڕانکاریانە نوێیانی لەو پلاتیفۆرمانایە هەر هەمووی لەخۆ بگرێت بە شێوەیەکی گشتگیر بتوانێت سزا بۆ هەموو جۆرێکی هەراسانکردنی ئەلکترۆنی دابنرێت. داوەتی تو چیە بۆ ژنان و کچان ئەوانەی زیاتر کە ڕوبەڕووی گەچەڵی ئەلکترۆنی دەبنەوە؟ لەسەر ئاستی ئافرەتانیش وەکو تەجروبەی خۆم وەکەوەی کە زۆر جار ئەو بابەتانە لە ڕێگەی کەسانێکەوە پرسیارمان لێ ئەەکەم ئەکرێت چەند هەنگاوێکمان هەبێ. یەکێکیان یەکسەر لە ناو پلاتیفۆرمەکە ئەتوانی تۆ بلۆک بکەیت، ئەتوانی بلۆکی و کەسانێک کە نامت بۆ نێرن کەشتت بۆ نێرن و هەندێک جاریش سیرەکەی کۆمنتێکە یعنی تۆ کۆمنت لە شوێن نووسیوە سێرکەی ڕپلی کرا بۆ کۆمنتەکەت تۆ ئەتوانی کۆمنتەکەت بسڕیتەوە بۆی ئەگەر ئەتەوێ کۆتایی بە بابەتەکە بێ یاخود بەلاتەوە گرنگ نەبێ. وە لە ڕووی دەرونیشەوە ئەگەر هاتوو تۆ هەراسانکردنێکی ئەلکترۆنی بەرامبەر کرام
زۆر باشە ئەگەر بتانی قسێکی نەشیا بوو لە گرنگی پێمەدا چونکە ئەگە گرنگی پێ بدەیت واتە تۆ قەبارت داوە بۆ بابەتە بەڵام ئەگە قەبارشت پێدا واتە ئەو کەسانت بەلاوە گرنگە بەڵام ئەگەر ئەو کەسانە گرنگ بن هەڵبەتە ئەو وشانە ناکەن چونکە ئەو وشانێک کە مرۆڤ ئەیڵێ بریتین لە بیرکردنەوەی ئەو کەسا و ڕنگدانەوەی بیر و هۆشێتی بۆیە ئەو قسانە یاخود ئەو جۆرە کۆمنتانە هیچ گرنگیەکی نییە بۆیە لە ڕووی دەرونی شۆ خۆت ئاسوودەکە ئەو بابەتێک نتایبەت بێ بە تۆ بابەتێکە تایبەتە بۆ کەسە بۆیە دەری بڕیوە وەکو پلاتیفۆرمەکەش وەکوتم ئەتوانی بلۆکیان کەم ئەگەر زانت ئەو مۆزوع ئەو بابەتە درێژە هەیە ئەو کاتاتوانی خێزانیشت ئاگادارکەیتەوە لە هەموو حاڵتەکانە خێزانی خۆت ئاگادارکەرەوە دوای ئەوەش ئەتوانی ئەگەر ها درێژەی کێشە ئەتوانی لە ڕووی یاساییەوە چارەسەریکی هۆکار زۆرن کەوا تووشی ئافرەتان دەبێتەوە بە ئازادی نتوانن ئەلکترۆنیەکان بەکاربێنن ئامێر ئەلکترۆنیەکان یەکێک لەو هۆکارانە کەوا ڕوودەداتن فەراغی عاتفیە کەوا لەسەر خێزان ئەوەیە کەوا لە منداڵیەوە منداڵەکانیان فێرە ئەوە بکەن کەوا فەراغی عاتفی لەگەڵیان دروست نەبێتن سۆز و خۆشەویستیان پێ بدەن وانەکەن کەوا لە دەرەوە هەوڵ بدەن کەوا خۆشەویستی لە دەرەوە بدۆزنەوە بۆ نمونە هەرزەکارێکەوە لە ماڵەوە خۆشەویستی پێ نادرێتن چ لەلایەن دایکەوە یان باوکیەوە یان براکەیەوە کەوا ئەم کتە هەوڵ دەداتن لە دەرەوە لە ڕێی ئینتەرنێتەوە هەوڵ بداتن خۆشەویستی بەدەست بێنێتن کەوا لەم تەمەن ڕێنمایی من بۆ دایک و باوکان ئەوەیە کەوا منداڵەکانیان وا فێر بکەن کەوا هەوڵ نەدەن لە دەرەوە خۆشەویستی بەدەست بێنن کەوا بۆ خۆیان خۆشەویستی پێ بدەن و ژن کائینێکی بەهێزە دەتوانێت خۆی چارەسەری کێشەکانی خۆی بکاتن و هەروەها خۆی هەوڵ بداتن کەوا بە دوای چارەسەر دابگەڕن نەک ئەوەی کە خۆی لە دەوروبەر دوور بخاتەوە یاخۆت خۆی گۆشەگیر بکاتن یان لە کۆمەڵەکەی خۆی بە دوور بگرێتن بە هەر شێوەیەک بێ خۆی ئەتوانێت چارەسەری مشکیلەکانی خۆی بکاتن جا زۆر ڕێگە هەن بۆ چارەسەرکردنی کێشەکان من وەکو لایەنی خۆم لەگەڵ ئەوەی دانیم کە سوسیال میدیا بەکار نەهێنرێت چکە هەمومان لە ژیانی ڕۆژانەماندا بۆ پێویستەکانمان بەکاری دەهێنین دوور و نزیکمان بۆ دەکاتەوە کۆمەلگا بە کۆمەلگا دەگۆڕێ بەڵام لە ئێستادا دەبینین کە سوسیال میدیا زۆر باوە زۆر بە شێوەیەکی بەرچاو بەکار دەهێنرێ وای لێ هاتووە کە نان خواردنمان سونمان بە ڕێگادا لە ناو سەیارە لە هەر شوێنێک بێ ناتوانین بێ مۆبایل بین بۆ مەسەلەی جێچەڵکردنیش لە هەردوو ڕەگەز پەیوەندیان بە یەکتریەوە هەیە ڕەگەزی مێ کە جێچەڵی ئەلکترۆنی پێدەکرێت جاری وا هەیە بۆ لایەنی گەڵتەیان بێزێک مەسجێک دێ لە مێسنجەر بێیان لە هەر ئەکاونتێچکە کە ڕەگەزی نێر ئەو ئیشە دەکا یان مەرجنی هەر ڕەگەزی نێریش بێ زۆربەی کات ڕەگەزی مێژ ئەو کارێک کردووە کە ئەوە ئەستی ڕۆشنبیری تاکە کە لە زروفی ئێستادا بەداخەوە لە کۆمەلگەی ئێستادا کە دەبینین پەروەردەکە بەو شێوەی لێ هاتووە خێزان زۆر گرنگە لە پەروەردەکردنی منداڵدا پەروەردە چییە پەروەردە پرۆسەیەکە کە تاک لە بوونەوەرێکی بایۆلۆجیەوە دەکا بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی دروست و گونجاو خێزان لێرە زۆر دەور دەبینێ تو پێویستە دایک و باوک کە دایک و باوکی مامەڵەیەکی دروست لەگەڵ منداڵەکەت بەکار بهێنی